چاوێ من دەبارێ وەک بارانە بوهارێ ئەگرمش ئێش و ئەلەم لەسەر مەدا دبارێ هێسرە چاوێ من دەبارێ وەک بارانە بوهارێ ئەگرمش ئێش و ئەلەم لەسەر مەدا دبارێ مژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گووری هارێ مژوەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گووری هارێ دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەک دیلانە سەبرا دلان چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەر نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گووری هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەس مەرە نابیتیارە ئەب چەند ساڵم بندەستانە منە چی و نەوارە مژوەر نەکوت باوەڕ نەکەن دوژمن وەک گووری هارە گەرەک ئیدی ئەم بزانن کەس مەرە نابیتیارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان دیلان وەی دیلانە سەبرا